مەڕبێن سڵێوە یەکێک لە مەقام بێژەکانی شاری کۆیەوە لە ئێستادا لە دووتوێی کتێبێکدا بەشی کتێبخانە گشتەکانی کۆیە مەراسیمێکی بۆ ناساندنی یەکێک لە بەرهەمەکانی دکتۆر هاوژین سڵێوە ڕێخست بە ناوی کتێبی مەڕبێن سڵێوە بێگومان بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە نووسەران و لە ڕووناکبیرانی شاری کۆیە. بۆ باسکردن و خستنە ڕووی کتێبێکی ترم بە ناوی مەڕبێن سڵێوەی مەقامبێژ هەوڵدەم زۆر بە کورتی بەشی کتێبخانە گشتەکانی کۆیە مەراسیمێکی بۆ ناساندنی کتێبی مەڕبێن سڵێوە مەقامبێژی نووسەر دکتۆر هاوژین سڵێوە ڕێکخست. لەو مەراسیمەدا کە بەشێک لە ڕووناکبیر و نووسەر و خوێنەران ئامادەی بوون نووسەر خوێندنەوەیەکی وردی بۆ کتێبەکەی کرد کە تیایدا وێزگەکانی مێژووی هونەری لە شاری کۆیە خستە ڕوو. ئەو کتێبەی ئەو ڕۆمان بە ناوی مەڕبێن سڵێوەی مەقامبێژ بوو کە سوپاسی کتێبخانە گشتەکانی کۆیە دەکەم کە دەرفەتیان پێدام لێرە بیناسێنین. کتێبەکە 194 لاپەڕەیە باسی مێژووی هونەر دەکات لە شاری کۆی وێزگە لەگەڵی هاتوون بە تایبەتی لە دیوەخانەکەی ئەختەر لە ساڵی 1970کانەوە کە ئەو کاتی ڕۆڵی مەسیحیەکان ئاشکرا و دیار بووە. کە مەڕبێن ناوێک ئەو کاتە هەبووە دوای حەنی لە خڕە هاتووە دوایە سێوە دوایە مەڕبێن دواتر کۆمەڵی خەڵکی تر کە لە گەبرا موسڵمانەکانیان هەم گۆرانی و هەم مەقامیان وتووە. ئەمە باسی مێژووی پێکەوە ژیان و هونەرمان کردووە باسی مێژووی پێکەوە ژیان و هونەرمان کردووە باسی ئەدەبیاتمان کردووە و ژیاننامەی مەڕبێنیشمان خستۆتە ڕوو لەگەڵ ئەو کارە هونەریانەی کە تاکوی ئێستا خستۆتە ڕوو.